جۆزیف ئاشباخەر سەرۆکی ئاژانسی بۆشای ئاسمانی ئەوروپا ڕایگەیاند. ئاژانسەکە هیوادارە یەکەم کەشتیوانی ئاسمانی خاوەن پێداویستی تایبەتدا بمەزرێنێت و ڕەوانەی بۆشایی ئاسمانیان بدات. وەتیشی کاتێک ئاژانسەکە ئاگادارنامەکەی بڵاو کردەوە با سەدان کەس داواکاریان بۆ ئاژانسی بۆشایی ئەوروپا ناردووە. لە ئێستادا ئەو ژمارەیە بۆ 22,000 داواکاری بەرز بووەتەوە. ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپا 22 وڵاتی ئەوروپی ئەندامی ئەو دامەزراوەیەن و بەم پلانەشی دەیەوێت هێزی نوێ لە کەرتە جۆراوجۆرەکانیدا بۆ فراوانکردنی بەرنامەکانی بۆشایی ئاسمان ڕابکێشێت. جۆزیف ئاشباخەر سەرۆکی ئاژانسی بۆشای ئاسمانی ئەوروپا ئاماژەی بە گرنگی ئەم هەنگاوی دامەزراوەکە کرد لە ناردنی کەشتیوانێکی خاوەن پێداویستی تایبەت بۆ بۆشایی ئاسمان. ئاماژەی بۆش کرد کە ئەمە یەکەم جار ئەرکێکی لەو شێوەیە جێبەجێ دەکرێت. جاختی کردەوە ئاژانسەکە ئەو پەیامە بدات کە بۆشایی بۆ هەمووان گونجاوە و هیچ سنووردارکردنێک نییە. ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپا بە کەشتی ئاسمانی ئاریان لە ڕابردوویەکی دوورەوە پێشەنگی بەرنامەکانی تایبەت بە بۆشایی ئاسمان بووە. بەڵام لەم ساڵانەی دواییدا لە کۆمپانیا تایبەتەکانی دیکە کە ملیاردێرەکانی ئەمریکا لە بواری بۆشایی ئاسماندا پێشەنگایەتیان دەکرد ڕوبەڕووی ڕکابەریەکی تند بووەتەوە. یەکێک لە ئاستەنگە گەورەکانی ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپا ئەو بودجە کەمەیە کە لە بەردەستیدایە. بودجەی 7 ملیار یۆرۆی دامەزراوەکە کە نزیکەی یەک لە سەرسی بودجەی ئاژانسی ناسای ئەمریکایە. سنووری کار و چالاکیەکانی دامەزراوەکەی سنووردار کردووە و ئەمە ژوای کردووە لە دامەزراوەکانی دیکەی تایبەت بە بۆشایی ئاسمان دوا بکەوێت.